سەرۆک دانەڵد ترامپ لە تویتە نوێیەکانیدا دژی جیمس کۆمی سەرۆکی پێشووی FBI پێی دەڵێت قیزەوەند درۆزن درکێندەری ڕازەکان و خراپترین بەرپرسی FBI لە مێژوو تا ئێستا. کۆمیش سەبارەت بە ترامپ بێدەنگ نەبووە. من نازانم ئاخوا سەرۆکی ئێستای ئەمریکا ساڵی 2013 لە مۆسکۆ لەگەڵ ژنانی لەشفرۆش کاتی بەسەر بردووە یان نە. لە کتێبی نوێی کۆمی بە نێوی دڵسۆزێکی باڵاتر سەرۆک ترامپ وەک کەسێکە گیرۆدەی ئەو دەنگۆ پشڕاستنەکراوانەیە کە لایەن لە کۆڵێکی بریتانیاییەوە وتراوە پێناسە دەکرێت و کۆمی دەڵێت ترامپ چەندین جار گوشاری نایەتە سەر ئەو کە بە قازانجی سەرۆک کۆمار لەوە بە تۆ هەنگاوی هەڵبگرێت. جیمس کۆمی شیاوی مانەوە لە بەرپرسیارەتی نەماوە و نابێت چیتر FBI بەڕێوە ببات. لە کۆتای ئەمڕۆدا سەرۆک سەبارەت بە دووشتی گرنگ بڕیار دەدات، ئابووری و ئاسایشی نیشتیمانی. ترامپ لە کۆتایی ساڵی 2016 سپاسی کۆمی کرد. ئەم بڕیارە کۆمی داوێتی جەرگی دەوێت. نزیک بە 2 حوتە پێش هەڵبژاردن کۆمی ڕایگەیاند کە FBI لێکۆڵینەوەکان سەبارەت بە هیلاری کلینتۆن دووبارە دەکاتەوە. ئەو لێکۆڵینەوانەی کە سەبارەت بە ئیمەیلەکانی سەردەمی وەزارەتی کلینتۆن بوو. دوای ئەوە لە ڕاپرسیەکانی ئەو کاتە لایەنگرانی کلینتۆن دابەزی بوو. کۆمی چەخت لەوە دەکاتەوە کە ئەو بڕیارێکی دروستیدا، بەڵام پالەوەش دەنێت کە ئەو لەژێر کاریگەری گومانێکدا بوو کە بە هەڵە پشتڕاستکرابووەوە. تێگەیشتنی من ئەوە بوو کە خانمی کلینتۆن دەبێت تا سەرۆک کۆمار و ئەگەر من ئەم بابەتە لە خەڵکی ئەمریکا بشارمەوە هەڵبژاردننی ناوبرا و ڕەوایی تەواوی نابێت. خاڵی نوێکرا و تۆندکراوی نێوان ترامپ و کۆمی لە کاتێکدایە کە لە نێوان سناتۆرەکانی هەردوو حزبەکەش هەوڵێک بۆ پسندکردنی یاسایەکەیە کە لێکۆڵەری تایبەت لەسەر دۆسیەی دەستێوەردانی رووسیا ڕۆبەرت مۆلێر لە ئەگەری دەرکردنی لەلایەن ترامپەوە بپارێزێت. بەڵام ترامپ ئەو راپۆرتانە کە گوایە ئەو دەیەوێت مولەر لەسەر کاروەلا بنێت بە هەواڵی درۆی میدیاکان ناو دەبات.